سڵاوتان لێبێ گوڵەکانم، هیوادارم زۆر باش بن. ئەم ڕۆوانەیەکی زۆر خۆشە خوێنی، چیرۆکێکی زۆر جوانی تایە، ئێوەش بەباشی گوێم لێ بگرن کە من خوێنمەوە دواتر باسیشیەکەم بۆتان. چیرۆکەکەمان بە ناونیشانی ئەنجامی لە خۆبایی بوونە. با من جارێکم جاربی خوێنمەوە دواتریش بۆتان باسەکەم باشە؟ لە پشووی وەرزی یەکەم چوومە سەردانی ماڵی باپیرم کە لە گوندێکی خۆش لە بناری چیای سەفین دەژین. شەوێکیان داپیرە ئەف چیرۆکە خۆشەی بۆ گێڕاینەوە. ئەف یعنی ئەم ئەوە خەڵکی دهۆک ئەو ڕەنگە زۆربەتان سەردانتان کرد بێ بۆ شاری دۆک لە جاتی بڵێن ئەم ئەڵێن ئەف چیرۆکە خۆشەی بۆ گێڕاینەوە. داپیرە گوتی: ڕۆ لە خۆشەویستەکانم، لە دارستانێکدا کۆمەڵە درەختێک دەوری دارچنارێکیان گرتبوو. لە زیانی باوبۆران و زریان دەیان پاراست. دارچنار ساڵ لە دوای ساڵ هەڵدەچوو، بڵندتر و بەهێزتر دەبوو، تاوای لێهات بەسەر هەمووان کەوت. دارچنار لە خۆبایی بوو، فەرمانی دا: ئەم دارگوێزەی لای ڕاستم ببڕن، چونکە پێش هەتاوی لێگرتووم. ڕۆژێکی دی گوتی: ئەف دارسێوی ژێر پێم داپاچن، چونکە ڕەگ و ڕیشەی لە هی من ئاڵاوە. بەم جۆرە بە فەرمانی دارچنار هەموو دار و درەختەکانی دەوروبەری هاتنە بڕین و خۆی بەتەنیا مایەوە. ڕۆژێک بایەکی توند هەڵی کرد و دارچناری بەملاو بەولادا برد. هەرچەندە ڕەگ و ڕیشەی لە قوڵایی زەوی قایم کردهبوو، بەڵام توانای خۆڕاگرتنی نەبوو. لە ناکاو قرچەی لێوە هات، پشتی تێکشکا و کەوتە سەر زەوی. کەواتە دارەکە شکاوە. وەک لە وێنەکەیە دیارە. خۆشتان کتێبەکەتان لەبەردەستایە جوانتر سەیریکەن. لەم وێنەیەیانە دارەکان ڕەنگی زەرد و سەوز بە جوانی دیارە کە پێکەون لێرەیە، بەڵام دارەکان شکاونەتەوە. کەواتە دوو وێنەیە کە هەر یەکەیان دیمەنێکمان پیشانەیە، یەکێکیان دیمەنێکی خۆشبەختیە، دیمەنەکەی تریان بەدبەختیە یان ناخۆشیە. داپیرە گوتی: ڕۆڵەکانم، ئەگەر مرۆڤیش لە خۆبایی بوو، وەکو ئەو دارچناری ناو ئەو دارستانە بە زەویدا دەکەوێت و پشتی دەشکێت. ئەم چیرۆکەمان باسی چیە کرد؟ باسی دوو بابەتەکە. بابەتێکیان لە خۆبایی بوونە، بابەتێکیشیان پێکەوەییە کە ئێمە لەوانەکانی پێشووتریشە چەند جار باسمان کردووە. لە خۆبایی بوون بۆ لەبەرەوەی یەکێکە لەو بیرکردنەوە و تەبیعەت و هەڵس و کەوتانی کە هەندێک جار مرۆڤەکان هەیەە کە لە خۆیان بایە بن. یعنی چی وشەی لە خۆبایی بوون؟ یعنی چی؟ یعنی کەسێک کە خاوەنی شتێک بێ، بۆ نمونە لەش ساغ بێ، گاڵتە بەیەکێ بکە کە نەخۆشە، یان کەسێک کە پارەی هەبێ گاڵتە بەیەکێ بکە لە خۆی بایی بێ، فش بکات و پۆز لێبا بەسەر خەڵکە فەقیرەکەیە. هەموو ئەمانە خراپن. ئەگەر تۆ خاوەنی شتێ بووی، دواتر بەو شتێک کە هاتە خۆتی پێوە بنازێت و گاڵتە بە ئەوانەی چواردەورت بکەی کە نیانە. لە کاتێکە ئەم لە خۆبایی بوونە، لە کاتێکە کە ئەوانی تر یارمەتی تۆیان ناوەکە بگەی بۆ ڕۆژە. بۆ نمونە ڕەنگە لە کاتی کە لە قوتابخانە بووین، لە کاتی پشوەکانە ڕەفیقێکت ئەکەوێ، تۆ چی هەڵیەگریتەوە کەچی کە ئەوە لەسێتەوە لە تۆ تووڕابێ. ئێوە غەڵەتە، بۆچی لە تۆ تووڕابێت؟ تۆ یارمەتیت داوە، ئەو خۆی کەوتووە بە عەرزە ئیتر ڕای کردووە، ڕاوڕایەنی کردووە، یان بەر شتێک کەوتووە، یان کەسێک بەری کەوتووە، خۆ تۆ غەڵەتت نەبووە. ئەمە پێوترێ لە خۆبایی بوون. تۆ یارمەتی کەسێک بیت، بەڵام کەچی ئەو لە تۆ تووڕەبێت، کەچی ئەو خراپ بێ لەگەڵت. هەروەکو لە چیرۆکەکایە بینین، دارچنارێک سەرەتا بچووکە، بەڵام دواتر وردە وردە دارچنارەکە بەرزە بێتەوە و لە هاوڕەکانیشی بەرزترە بێتەوە. ئەمە بۆ وایە؟ لەبەرەوەی دارچنار ئەو سروشتەی هەیە، ئەو سیفاتەی هەیە کە
زۆر بەرزە بێتەوە بەردەوام پێوترێ دارچناری باڵا بەرز یان بڵند وشی بڵند بەکارهێنراوە لە چیرۆکەکەشە بڵند یعنی بەرز بەڵام بڵند بۆ شتی زۆر بەرزتر و گەورەتر بەکارێن بۆ منە تۆ جاری وایە دیوارێک ئەڵەی دیوارە بەرزە بەڵام بەرزیەکەی مەترێک 2 مەتر نا زۆرتر 2 مەتر و ئەوانەیە یان 3 مەترە ئیتر بەپێی دیوارەکە بەڵام بۆ منە ئێمە ئەڵین ئەو دارە بڵندە یان ئەو شاخە بڵندە هەرچەندە لە هەندێک ناوچە جیاوازیەک ناکەن لەو بینەیە تەنها بە هەمووی وترێ بڵند بەرحاڵ ئەوەی کە گرنگە ئێوە بیزانن ئەو بەشەی کە باسمان کرد کە نابێت لە خۆبایی بین کە تۆ یەکێک یارمەتیت هەیە دوای ئەوە تۆ خراپەی لەگەڵا بکەیتەوە مە شتێکی باش نییە بۆ منە تۆ لەگەڵ هاوڕەیەک تای ئەو ڕۆژێک بۆ خواردنی هێناوە بەشت دەیە تۆ ڕۆژی دواتر تۆ خواردن پێ ئەو پێ نییە بەڵام تۆ بەشی ئەوی نێ ئەمانە کارێکی خراپن ئێمە بێ هەمومان هاوکاری یەکتر بکەین هەروەک لە چیرۆکەکە شادیارە ئەڵە دارچنارەکە ئەوەی فەرماندا ئەم دارە ببڕنەوە لە بەرۆی بەرچاوی گرتووم ناڵێ تشکی خۆرم بەرکێ ئەمە لابن کە لە ڕێگەکەم ئاڵاوە ئەم فەرمانە نەیە وای لێ دارچنارەکە بە تەنیا مێنێتەوە بەڵام ئەگەر بە تەنیا نەمایێتەوە هەر ڕەشە بایەگە بۆیە نێتوانی بشکێنێتەوە بۆ چونکە ئەمان هەمویان بێکەوە ئێمە لە ڤیددیۆی پێشووترە لە وانەیە پێشووترا باسی هەرەوەزیمانە کرد کورتە فیلمێکم پیشان نانەتوانم گەڕێنەوە سەری کە بۆ منەیەکیان کۆمەڵێک مێرولەن بەیەکەوە کەیەک مێرولەیان بە تەنیا بێ ناتوان ڕوبەڕووی کردەنەکە ببنەوە بەڵام دوایی کە هەمویان بێکەوە بن ئەتوانن یان بە تڕێقەکان ئەو کورتە فیلمە پێشتریش لە قوتابخانە هەر سەیرمان کردووە بۆیە کاتێک کە کۆمەڵێک کەس بەیەکەوە بن ئەتوانن باشتر ڕوبەڕووی ئەو سەختیانە بنەوە کە هێنە پێشیان بەڵام ئەگەر بە تەنیا بن ڕەنگە نەتوانن ڕەنگە شکست بێنن بۆیە پێکەوە بوون زۆر گرنگە و ئێمە لە هەموو کاروبارەکانە لە هەموو سەختیەکانە لە نەخۆشیەکانە بەیەکەوە بین باشترە کەواتە ئێستا تۆ بینی لە ماڵەوە یەکێک لە ئەندامانی خێزانەکەتان نەخۆشە تۆ یارمەتی بی باشترە وەک لەوەی کە بە تەنیا جێی بێڵی بۆ نابینی دایکت ئەو ڕۆژە سەریە شێنە خۆشە تۆ ئەبێ لەگەڵ یابی یارمەتی بی یان خۆشکەکەت یان براکات هەر کارێکی هەیە بۆی بکەی دڵی بیتەوە چونکە ئەو دڵدانەوەیە کەمێک باری ئەو نەخۆشیەکەی سوکترەکە بۆی کە هەستەکایەکێک هەیە لەگەڵ یەتی ئەمە هەردوو بەشەکە بوو کە باسمان کرد هەم لە خۆبایی بوونەکە هەم پێکەوە بوونەکە کە وتمان نابێت لە خۆبایی بووین و زۆر گرنگیشە لە کاروبارەکانە ئەم بێکەوە بین لە سەختیەکانە ئاگامان لەیەک بێ بۆەوەی کە بەسەر سەختیەکانە سەرکەوین من ئێستا وێنەی چناریشتان پیشانەیەم ئەم وێنەی دارچنارە بین باڵا بەرزە قەدەکانی یان بەرەو ئاسمان بەرز بۆتەوە ئەو سروشتەی هەیە جیاوازە لە دارەکانی تر کۆمەڵێک داری تریشمان هەیە هەر باڵا بەرزە مەرج نییە هەر دارێک گەڵای تایبەتی خۆی هەیە گەڵامان هەیە پانە گەڵامان هەیە پانیە گەڵامان هەیە باریکە گەڵامان هەیە باریک نییە ئیتر هەر جۆرێ گەڵایەک ڕەنگ ئێوە خۆتان ئەگەر حەوشتان هەبێ یان دار و درەخت لەو دەوروبەرەتان هەبێ بچن سەردانێکی بکەن ڕەنگە ببین کە دارەکان شێوە گەڵای جیاوازیان هەیە ئەمەش هەر گەڵای دارچنارە سەیری بکەن بەڵام بۆ منە ئێوە کۆمەڵک دارە بینین کە هەمویان گەڵاکانیان وەکو یەکە ئێوە نابێ بڵێن ئەوە چی ئەو هەمویان گەڵاکانیان وەکو یەکە کە ئەڵین هەر دارێک گەڵای جیاوازیە بۆ مناڵین دارسنە و بەر دارسێ و دار پرتەقاڵ دار هەنجیر مثلەن دار هەنجیر گەڵاکەی زبرە بۆیە کە باسی جیاوازیەکەین باسی جۆرە جیاوازەکانی دارەکەین باشە
ئەوەی پێویست بوو لەسەر چنار ئەوە نەبوو وشەکان هیچیان قورس نەبوو پش و چەند جاری تر باسمان کردووە حەسانەوە باو بۆران باسی دۆخێکەکە گیان کاتێکەکە کە بای تون دەبێ و بارانیش ببارێ ینی هەم با ڕەشەبایەکی بەقۆت هەبێ هەم بارانیش ببارێ هەڵ دەچوو کە ئاڵێ دارچنارەکە هەڵەچوو ینی بەرزە بووە گەشەیەگر دارەکەەوە کۆی کە گەورەتر بوو بێ لە خۆبایی بوو فیزی لێ پەیدا بوو کۆی باسمان کرد دا پاچن ینی لق و قەدی ببڕن ینی ئەو دارە ببڕنەوە کە بەس دارسیەوە کاڵە لە ناکاو لە ناوەختیان لە پڕکاڵێ لە ناکاو ڕوویە باشە ڕاینانەکانی ئەم ڕاینان و چالاکیانە گرنگن بەس ئەم چالاکی دوو چالاکی سێ حەزەکەم یەک دوو تێبینیتان بەمێ لەسەری سەیریکە چالاکی دوو ئەڵەچی بەهێز یەکسانە بە بەهێزی ئەم یەکسانەیە غەڵەتە هەر یەک خەتی بۆ بکەن ئاوا زۆر باشە چونکە بەهێز یەکسان نییە بە بەهێزی جیاوازی هەیە لە بینی وشەی بەهێز و بە بەهێزی ئەڵێ تۆش ئەم وشانە وەکو ئەوە لێ بکە بڵند ئەبێ بە چی بڵندی باشە ئەمەش حتمما یەکسانە نین هەمویان چاک بکە دوایی باشە با جیاوازیە بکەین بەهێز جیاوازی چییە لەگەڵ بەهێزیە بۆ نمونە تۆ ئەڵێ ئەوە کچێکی بەهێزە ئەوە کوڕێکی بەهێزە بەڵام وشەی بەهێزی ئەگەر بەکاری بینی ناڵێ ئەوە کچێکی بەهێزیە یانەوە کوڕێکی بەهێزیە نا بۆ نمونە تۆڵی بەهێزی وامان لێکا سەرکەوتوو بین تۆ بۆ نمونە بە گروپەکە تەڵی بە تیپەکە تەڵی یان ئەڵی بەهێزی ئەو کوڕە سەرسامم ئەکا ئەوە بەهێزە لەویایە وشەی بەهێزی جایە لەگەڵ بەهێز باشە ئەو جیاوازیە کورتی بکەن ساڵەکانی تریش ئەمە بە ورترە خوێنن هیچ دوودڵمە بن لەوەی کە ئێستا ناتوانن بە وردی و بە باشیتی بکەن هەر ئەوە نەبتوان بزانن کە وشەی بەهێز جیاوازە لەگەڵ بەهێزی بڵند جیاوازە لەگەڵ بڵندی ئەم وشانەی تریش کەیتە بەردەمتان جوانە بێ بەچی هەمووی لەویە تەنها یەیەکی یەکی خستۆتە پاڵی ئەمانێکی تریژەر بە هەمان شێوەیە بڵند جیاوازە لەگەڵ بڵندی بۆ منڵی ئەو شاخە بڵندە بۆ منەڵی شاخی پیرەمەگرون بڵندە بەڵام ئەگەر وشەی بڵندی بەکاربێنین ئەمەیان ئەڵێن چی ئەڵێن بڵندی شاخی پیرەمەگرون 2624 مەترە ئەمەە بەرزە لە ڕووی دەریاوە ینی 2624 مەتر بەرزە زۆر زۆر بەرزیە کە ئەزانین ئێوە شاخی پیرەمەگرونیشتان بینیوە کاتێک کە ئەچن بۆ دوکان ئەگەر سەرنجتان هەیەوە پێشەوەی بگەنە دوکان لەوێ شاخی دابان هەیە شاخی سارا هەیە شاخی پیرەمەگرونیش هەیە لە خواریشەوە هەر شارۆچکێکی بچووگێ پێوترێ پیرەمەگرون شارۆچکەی پیرەمەگرون لەویاش ئەوە شارۆچکەکەیەتی شاخەکەشی بە تەنیشتیوەتی بەرامبەریەوەتی ئەو شاخە بەڵندەکەی ئەوەنێ هاتۆ لەویاڵی بەڵندی شاخی پیرەمەگرون ئەوانەیە بەڵام ئەگەر بڵند بەکاربێنەڵی شاخی پیرەمەگرون زۆر بڵندە جیاوازیەکە هەیە لە بینیانە بۆ نمونە ئەگەر بیکەین بە بەرزی ئەڵی بەرزی ئەم دیوارە 2 مەترە بەڵام ئەگەر بەرز بەکاربێنەڵی ئەم دیوارە بەرزە هەر ئەوەنەیە جیاوازیەکە باشە ئەم چالاکی سێش ئاگر زائیددان ئەبێ بە ئاگردان وشەی ئاگر جیاوازە تۆڵی ها ئەو ئاگرە زۆر زۆرە کەمتری بکەرەوە یانەڵی ئەوە ئاگرە بەڵام ئاگردان شوێنەگرێتەوە شوێنێک کە ئاگرێکی تایە ڕەنگە زۆرتان لە ماڵەوە ئاگردانتان هەبێ کە شوێنێکی دیارکراوە ئاگری تیاکەنەوە دووکەڵەکەشی لە ڕێی دووکەڵ کێشەوە ئەچێتە دەرەوە گوڵ زاید گوڵدان ئەبێ بە گوڵدان باشە گوڵدان ئەم دانە مەبەستی دانی ناو دەم نییە مەبەست لەو ئەندامی جستە نییە ئاگادار بن هیچ پەیوەندیەکی بەوە نییە ئێوە ساڵەکانی دواتری ژێ خوێنن کە هەندێک وشە هەیە بە چەند مانایەک بەکارێت ئەو لە زمانی ئینگلیزی و لە عەرەبی ئەوانە شار هەیە باشە ئەمانە شەکر زائیددانە بێ بەچی چا زائیددانە بن بەچی هەسێریکەن گوڵ بە تەنیا خۆی وشەیەەکە کە جۆرە ڕۆکێکە بۆنی خۆشە جۆر و جیاوازی هەیە بۆ منە گوڵە
دالیا، گوڵە نێرگس، گوڵە دەمەشێر، گوڵە بەیبوون، ئیتر زۆر زۆر جۆری گوڵ هەیە. ڕەنگە ناوی هەنێکتان خۆیان هەر ناوی گوڵ بێت، بەڵام کە ئەم دانە ئەڵین گوڵدان بە گوڵدانێکی دیاریکراوە کە خۆ ئەمتان نەزانن گوڵدان چییە، کە ئەو شێوەیە کە وەکو گۆزە وایە، بەڵام گۆزە نییە، گۆزە ئاوی تێکرێ کە گوڵی تێکن، یعنی گوڵدان ئەو شوێنەیە کە گوڵی تایە، ئاگردان ئەو شوێنەیە کە ئاگریتە. ئەی شەکر زاییددانە بێ بەچی و شەکردان دوای ئەو مانای چییە؟ ئەو خۆشان هەمووتان ماناکەی بێ بزانن کە هەروەکو ئەمانەوەیە، هیچ قورسێکی تیانە. باشە گوڵەکانم، هیوادارم سوودی هەبوو بێ بۆ هەمووتان. بابەتەکەمان زۆر خۆش بوو، خۆشتان چەند جارێک بیخوێننەوە. هەروەها ئەشان تا ئێرە بنووسنەوە، ئەگەر ئەوەی هەمووشیە نووسێتەوە باشتر، وە ڕاهێنانەکانیش شیکار بکەن. باش گیانەکەم، هیوای کاتێکی باش و خۆش بۆ ئێوە. سپاس بۆ گوێگرتنتان.